مەبەستی تری جێندەریەکان چییە؟ إباحة الشذوذ والزنا واللواط. پێویستە کۆمەڵێشت لە قانون و شریعەتی دینە ئاسمانیەکان جا جوولەکە بێ، نەسڕانیەت بێ، ئیسلام بێ، هەرچی دین بێ، ئەوان لەگەڵی نین. دەڵێ ئەو هەموو تەشریعات و یاسایانە هەمووی دەبێ فڕێ بدرێتە تەنەکەی خۆڵەوە، نابێ ئیشی پێ بکرێت. واتە شێوازی ژیانی مرۆڤایەتی تاک و خێزان و کۆمەلگا سەر لە نوێ دەبێت دابڕژێتەوە لەسەر حسابی چی؟ لەسەر حسابی ئیزالەة الفەوارق بین الذەکەر والئونثى. دەڵێ لەوەتی کە خوای گەورە مەخلوقاتی دروست کردووە تا ئەمڕۆ نێر و مێ هەبووە و هەموو شتێک تەوزیع کراوە بەسەر ئەم حسابەدا، نابێ بمێنێ. لەمە دوا ژیانێکی تر دەبێ دەست پێ بکە، هیچ فەرقی نییە نێرە مێیە، هیچ فەرقی نییە ئەبەدەن. ئومومەت کە شەرەفە، کە فەخرە، کە جێگای شانازیە بۆ دایکان کە دایک بن، مناڵەکانیان پەروەردەکەن، نابێ بمێنێ. ئەمە نابێ حسابی بۆ بکرێ. ئومومەتی چی؟ ئافرەت تۆ مناڵت بێت سکت گەورە دەبێ، شیر بدەی جوانیەکەت نامێنێ. اینجا چیت داوە لەم بەزمە؟ تۆش شان بەشانی پیا و ئیشکە، شان بەشانی ئەو بڕۆ دەرەوە، وەزیفەت هەبێ، واز بێنە لە منداڵ بوون، واز بێنە لە خزمەتکردنی مناڵ، خزمەتکردنی پیاو. و هیچێک لە ئیشی جەندەریەکان بریتیە لە ئیلغاء القیوامە بيد الرجل. پیاو نابێت لە ماڵدا گەورەی ماڵ بێت، نابێ ئەوە بمێنێت. ئەی چۆن بێ؟ والحاصل سیارەیەک دەبێت دوو سایقی هەبێت، دەبێت دوو سوکانی هەبێت. ژنەکە بەلایە دابی بە، پیاوەکە بەلایە دابی بە، دەبێت ئازاد بێت. نابێ خێزان بەدەستی کەسێکەوە بێت کە پیاوە، نابێ. ئەی چۆن؟ دەبێت یەکسان بێت، لە هەموو شتێکدا یەکسان بێت. ئەی باش ئەمە کۆمەلگا بەرەو کوێ دەبا؟ ئەی ئافرەت بەرەو کوێ دەبا؟ پێتەن وایە ئافرەتی غەربی بەختەوەر بۆ مۆزە؟ ئایا ڕێزیان لێگیراوە؟ وەرە بەراورد کە لە نێوان ئافرەتی موسڵمان لەگەڵ ئافرەتێکی غەربی. ئافرەتی غەربی حسابی بۆ ناکرێت لە هیچ شتێکدا وەکو چۆن لە ئیسلامدا حسابی بۆ دەکرێت. مارەی پێ نادرێت. مارەی ئێستا تۆ دەچیت داخوازی ئافرەتێ دەکەی لەوەی 20 مسقال داواکە، لەوەی 50 داواکە، 100 داواکە، کە ئیمکانیت تەبێ بۆی دەکەیت و بە حەقیشی دەزانی لەسەر خۆت، مادام منەوە ئافرەتم دەوێت داوای کردو حەقیەتی دەی دەمێ. لای جەندەریەکان شتی وانیە مارەی چی؟ باش پیاو دەبێ جێگا و ڕێگا دابین کا بۆ ژنەکەی، لا ئێوانە ئەو شتە نییە. دەبێ هەردووکمان بەیەکەوە شوقەیەک بگرین، هەر یەکەمان نیوەی پارەکە دەدەین. ئێخرەوە ئافرەتە پارە لەکوێ بێنێ؟ ئەلێرەوە دەست پێ دەکات بۆ ئەوەی پارە پەیدا کە دەی بڕواتە دەرەوە ئیش کات. پیاوە دەچێتە دەرەوە بۆ ئیش و ژنەش دەی بچێتە دەرەوە بۆ ئیش. اینجا چی ڕوودەدا؟ باڕوو بدە. ئەی مناڵی چی؟ وردە مناڵە یا دوو مناڵ، ئەویش خۆیان بەخێوی ناکەن، پەروەردەی ناکەن.